بەڕێزان و خۆشەویستانم هەر یەکێک لە ئێمە گرفتاری کۆمەڵی گوناهین و خۆمان پێ چارەسەر ناکرێن هەرچی هەوڵ ئەدەین محاولە ئەەکەین واز لە گوناهەکە ئەهێنین دواتر ئەچینەوە سەر گوناهەکە مامۆسای دڵان ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبی طریق الهجرەتین و باب السعادەتین کۆمەڵی هۆکار باسەکە ئەو هۆکارانە واد لێ ئەکەن ئارام گری لەسەر گوناهەکان و نزیکی گوناهەکان نەکەوی لە دەرسانی پێشووە 6 دانە لەو هۆکارانەمان باس کرد یەکەم وتومانە ئینسان علمی هەبێ کە ئەو گوناهە چەند گەورەیە و چەند قەبیحە دووەم حەیای هەبێ لەخوا سێهەم ئاگای لە نیعمەتەکانی خوا بێت چونکە گوناهەکان نیعمەتەکان ئەبن چوارەم لە خوا بترسێ پێنجەم مەحەبەتی خوا لە دڵیا دامەزراو بێ شەشەم شەرەفی نەفس و ئینسانیەتی خۆی بپارێزێ دوورکەوێتەوە لە گوناهەکان حوتەمین دانە ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ هەموو گوناهێک لەگەڵ ئەوە خۆی بۆ خۆی خراپە و یەکەم جار باسمان کردو علم پێی چەند خەتەرە ئەگەر بیر لە عاقبەتی گوناهی شکەیتەوە وات لێ ئەکا لە گوناه واز بێنی ئەگەر بیر لە عاقبەتی گوناهکەیتەوە وات لێ ئەکا کە واز لە گوناه بێنی ئەم بەشی حوتەمە و هۆکاری حوتەمە زۆر بە درێژی باسەکە مەقتەعێکی بچووکیم هەڵبژاردووە لە خزمەتانە ئەم شەو باسی ئەەکەین کاتەکانی تر ئەوانی تر تەواوەکەین ئەفەرمێ قوة العلم بسوء عاقبة المعصية وقبح أثرها والضرر الناشئ منها إنسان علمك طواو يا علمك زوري هببويك عاقبتي أم قناها چەند خراب أو شوێنەوارانی کە بەجێ ئێڵە چەند ناشیرینە ئەو زەڕانەی کە تووشی ئینسان ئەبێ بەهۆی گوناهەوە چەند گەورن ئەفەرمێ یەکێک لەو زەڕانە بریتیە لە دەم و چاوڕەشی من سواد الوجه طبعا هەموو کاڵێن سەوادی وەجهمە بەسمان نیە خودی ئەم دەم و چاوە ڕەش ببێ لەو ئەچێ کەسێک دەم و چاویشی زۆر زۆر سپی بێ بەڵام بەڕەشیەتە زەینی موسڵمان چونکە ئەم دەم و چاوە خوای گەورە هەیبەتێکی تایبەتی داوەتێ چەندێ تاعەتکە چۆن ئەثەری سجود دەرەکەوێت ئەثەری عەسیانی لەسەر دەرەکەوێت چۆن ئەثەری سجود سجدەکان لە نێوچەوانی ئینسانی موسڵمانە بە جوانی دەرەکەوێت ئەثەری گوناهەکانیش دەرەکەوێت بۆی ئەفەرمەیەکێ لە خراپەکانی گوناه و ئەثەرە زۆر خەتەرناکەکانی ئەوەیە کە ئینسان دەم و چاوی ڕەش بێ لە کوردەواری خۆمانە جاری وهەیە دایکێک یا کەسێک بە کەسێک تر ئەڵێ ئەکڕ و دڕەش بێ خۆ مەبەستی ئەوە نیە دەم و چاوی ڕەش بێ بەڕەشی نە مەبەستی ئەو لایەنە معنەویەیە کە هەیبەتی دەم و چاو نەمێنێ دەم و چاوی هەموو کەسێک کە عەبدایەتی ئەکا خوا هەیبەتێکی تایبەتی ئەداتێ نورێکی تایبەتی ئەداتێ کەسی ئیماندار ئەو کەسانەی کە دڵیان ڕۆشنە سەری ئەو دەم و چاوانە بکەن کە ئەزانن دەم و چاوی عاسی یا دەم و چاوی سوجدەی زۆر دەم و چاوی سەڵەواتی زۆر هەمووی دەرەکەوێت جێ ئەکرێتەوە